ساڵی 2026 ساڵێکە لە هیچ ساڵێکی ڕابردووی ژیانی مرۆڤ ناچێت و مژدەیەکی گەورەیە بۆ هەموو ئەو کەسانەی کە لە ساڵی 2025 خوای گەورە تەمەنیان ئەیاتێ و ئەو کەسانە خەتی ئینتەرنێتیان هەیە و مۆبایلیان هەیە. تکایە با پێتان بڵێم هیچ سەردەمێک نەبووە فقط ئێستا مرۆڤ هەلی گۆڕانکاری لەبەردەستە، هەلێک کە بتوانێت بە تەواوەتی ژیانی خۆی بگۆڕێت. تکایە ساڵی 2026 بکە بە ساڵێک کە هەموو ژیانتی تیا بگۆڕێت. بۆ ئەو گۆڕانکاریەش پێویستت بە کۆمەڵێش هەیە. یەکێک لەوانە زۆر گرنگە کە بابەتی زانینە. تکایە هەوڵ بە زۆرترین کۆرس بخوێنە، زۆرترین کتێب بخوێنەرەوە، زۆرترین کتێبی دەنگی و پۆدکاست گوێ بگرە. خەڵکانێکی ژیر لە یوتیوبە قسە ئەەکەن. تکایە بڕۆ سەبسکرایبی پیجەکانیان بکە، چەنەڵەکانیان سەبسکرایب بکە، ڤیدیۆکانیان گوێ بگرە و هەر چۆنێکت کردووە ئەم ساڵ زانینەکانت بە ئاگاییەکی باشیان لەگەڵ بێت. مەڕۆ بە دوای هەموو شتێکە، بڕۆ بە دوای شتێکە کە ئەزانی لە ئایندا پێویستت بێت و هەندێک لەو شتانی کە تۆ فێریانەبی لەوە ئەچێت لە قۆناغەکانی دواترە ئیشت پێیان ببێت، بەڵام گرنگە لە ئێستاوە بیانزانێت. هەروەها پێویستەکە تۆ هەر چۆنێکت کردووە پەرە بەتوانە و لێهاتوویەکانی خۆت بیت و ئەوەت لەبیر نەچێ لێهاتوویەکان و زانینەکانت کاتێ سوودی تەواویان ئەبێ کە تۆ کیت ڕوانینت بۆ خۆت بنیادی کەسایەتی خۆت بتوانی ئیشی لەسەر بکەیت.